وەکەزانین ئێمە بە حساب ئەوە دەوڵەتێکە بووە ناوی عێراقا ئەبووە ئەو بیتوانەلانی کەمەگەر ئەوان ئێمە بە عێراقیە زانبیان توانایە خاوەندارەتی لە ئێمە بکەن بەڵام وەگەوەی بینی کارەساتەکە ئێمە دوو جەمسەرەیە لەلایەکەوە بچووکترین حرەکەی سەربەخۆخوازی و یەکگرتووی گەلی کوردان لەلایەن بەغاوە سەرکۆنە ئەکرێت و دژایەتی ئەکرێ لە هەمان کاتا ناشتوانێت حکوومەت عێراق وەکو پێویست خاوەندارەتی لە خەڵکی خۆی بکە ینی مەسەلەی داگیرکارەتی دەوڵەتی تورکە هەمومان نەزانین لە دوای ڕاگەاندنی هەرێمی ئەتۆمی لە باشووری کوردستانەوە لە 1990ەوە سەرپێکەوتووە دەبینین هەمیشە شوێنێک بۆ چاوتێبرینی دەوڵەتی تورک بەهۆی ئەوەی کە خاوەن سامان و سەرچاوی سروشتی زۆرە ئەمە بۆتە هۆی ئەوەی کە بەردەوام دەوڵەتی تورک چاوی لەوە بێت یعنی بۆ نمونە ئێمە هەمومان نەزانین کە ئێستا حالێن نەوتی کوردستان ئەچێتە شێوە ینی هیچ معقولەتێکی تیان نیە کوردستان سەرچاوەکەی لەسەر ڕووبارێک نەوتە کە چێبینی سێرەکەی خەڵکەکە پێداویستی نەوتی دەست ناکەوێت بەڵێ ئەو دەسەڵاتی کە ئێستا خۆی بە نوێنەرایەتی گەلی باشوورە زانەیە کە هەمومان نەزانین نوێنەرایەتیی تەزویرە نوێنەرایەتیی شەرەفمەندانە نییە بۆ گەلی باشوور ئەویش زەرمەند دەبێت لە کۆتاییە چونکە مەسلەی ئەوەی کە تۆ هیچ دەوڵەتی تورک بچێتە هەر شوێنێک خاوەنی کۆمەڵی کێشە لەگەڵ خۆیان لەو شوێنە دروستەکە ینی ئەوە هەرگەل وەگەوەی تۆ فەرمووت هەرەوە گەل نییە بەتەنیا زەرمەند دەبێت دەسەڵاتی باشووریشکە ئێستا خۆی وان نمایشەکە کە نوێنەرایەتی خەڵکی گەلی باشوورەکە ئەویش دووبارە زەرمەند دەبێت بەڵام ئەوەی ئێستا بەهۆی ئەوەی کە دەسەڵاتی باشوور پێگەی جەماوەری لاوازە مانەوەی خۆی مقاوماتی مانەوەی خۆی لە داژیگەری دەوڵەتی تورکا بینێ کە بەڕاستی ئێمە لە کۆتا ئابینی لە دو-سێ ساڵی داهاتووە بە زیانی زۆر گەورەشکێتەوە لەبەرەوەی دەوڵەتی تورک خاوەن استراتیژە پلانێکی گەورەی هەیە بۆ ژیانی ئێمە و ئێمە بەشێک لە خەڵکی ئێمە ئاگامەندی ئەمە ینی ئاگای لێ بەڵام خۆی ژێرکردن لەو استراتیژەی کە دەوڵەتی تورک بۆ باشوورهەیەتی بەڕاستی بە زیانی گەلی باشوور بە دەرەجەیەک گەشتێتەوە دواتر ئەو دەسەڵاتە بەکرێک گیرا و وابەستەی کە خۆی وەک نوێنەری باشوور پیشانە وەڵای لایەنی پەیوەندیدار من دەستم لێشتووە هەم حکوومەتی هەرێم دەوڵەتی تورک دەوڵەتی عێراق ئەبینین دەوڵەتی حکوومەتی هەرێم لە بچووکترین کەیسا ناتوانێت خاوەندارەتی گەلی خۆی بکە کامە بەڕاستی ئەمە ئینە ینی شەرعێتی ئەخلاقی لە دەستداو لە ناو خەڵکە ئەبێ گەل ئەبێ خاوەندارەتی لە وڵاتی خۆی بکە یعنی ئێمە هەموو جارێک ئەبینین کۆمەڵی خەڵکی ئێمە چێت لە دەریای ئیجا ئەخەنچێ سەفەرەکە ڕاکە ئەمانە بەڕاستی حەل نییە گەلە بێت چونکە ئەوەی مێنێتەوە دەسەڵات دێت و ئەڕوە ئەوەی مێنێتەوە گەلە گەل ئەبێ خاوەندارەتی لە وڵاتی خۆی بکە ئەبێ بە هیچ شێوەیەک ینی سەر هەڵبڕێ بێتە سەر جادە چوونە سەر جادە ینی تۆ ئێستا بێنە بەرچای خۆ دەگەرە هەموو هەفتەیەک لە هەفتەیەکا دوو جار گەر خاوەندارەتی لە قەزەی خۆی بکە لە کێشەی خۆی بکە لە وڵاتی خۆی بکە لە نیشتیمانی خۆی بکە بەڕاستی دەوڵەتی تورکیش ناتوانێت ئەوە چقاوە سوانە هەچێکی بیکوژێ ینی کارگەشتۆتە سەرەوەی کە لە هەنێ ڤیدیۆ ئەبینرێ مەروماڵاتی خەڵکیش هینەکرێ ینی ئەمە جۆرێکە لە جینۆساید گەل ئەبێ بەرامبەر بەمە هەڵسێ بڵێنا ئەم بردومانانە زیانێکی زۆر لە هاوڵاتیانەیە بێگومان ئێمە لە ناوچی خۆمان زێدی خۆمان کورد لەسەر ئەرزی خۆیەتی ئەو هاتووە دەوێت داگیری بکە بۆچی بردومانی کوردستانەکە ینی ئێوێ ژیان لە خەڵک تێک بە ئەم وڵاتە وێران بکەن بە یەکجاری خەڵک مناڵی شەهید دەبێ خەڵک ژن و مناڵە بین چەند جار بینیمانە کۆمەڵێک بێکۆ شەهید بووە پێویستە پاڵوێسیە بکرێت لەسەرم بردومانانە بەڕاستی بە ئێستاشەو بردومان بەردەوامە من مناڵ بووم بردومانە تا ئەمڕۆ هەر بردومانە هەر میلەتی کورد زیان بەخشە لەم گەلی کورد زیان بەخشە لەم پێویستە لایەنە سیاسیەکان بەڕاستی هەڵوێستێکیانە بێ یەکێتێکی نەتەوەی یان هەبێ هیچ نەبێت بتوانین دیفاع لە وڵاتی خۆمان بکەین ئێمە پێش هەموو شتێک بڵین کێ بەرپرسێ خۆ حکوومەتمان نیە بڵێن بەرپرسە ئەبێ بڵێ هەردوو بنەماڵەکە یان هەردوو حیزبەکە ئەم دوانە بەرپرسن لە داگیرکەری دەوڵەتی تورک ئەبێ میلەتەکەمان وشیار بێت شوێن قسەی بریقەداری ئەم دوو بنەماڵەیە نەکەون بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان لەبەر ئەوەی پارتی دیموکراتی کوردستان دەمێکەیە گفتی یاوە بە داگیرکەرانی کورد بۆ ئەوەی کە کورد نەبێ بە هیچ ئەمە ڕوون و ئاشکرایە شتێکی ئاشکرایە ئەگەر ئاشکرانە بێت هەڵوێستێک ئەبێ بەرامبەر بە داگیرکەری تورک لە کوردستانی عێراق بەدەجی دەیسە خەڵک ئەوانەی کە وشیارن و ئەوانەی کە مەبدەئێکی کوردایەتیان تیا موجود بووە تا ئیسا
دڵخۆشن بەو هەڵس و کەوتە بەو پرۆژەیە کە ئیسا لە ئارایە هەیە بۆ ڕەتکردنەوەی ئەو سیاسەتانەی داگیرکەرانی تورک من داوا لە خەڵکو لەگەل ئەەکەم وشیارانە فکرکەنەوە وشیار بن ئیتر بەسە ئیتر دوای 30 ساڵ دەوڵەتی کوردی بەناو دەوڵەتی کوردی یعنی بەڕاستی شوورەویە بۆ کورد کە داگیرکەرێکی وەکو تورکە تا سەر ئێسقان دژی کووردە بێتە سەر وڵاتەکە و خەڵک دەنگ نەکە یعنی زۆر تاوانێکی گەورەیە ئەگەر خەڵک وشیار بێت ئەبێ ئەمە قبول نەکرێت چونکە تورک بە درێژایی مێژوو خەڵک وەرە مێژوو خوێنێتەوە تورک بەڕاستی دوژمنی سەرەکی میلەتی کورد بووە لە هەموو شۆڕشەکانە تورک بۆتە سەبەبی ئەوەی کەوا شۆڕشەکان سەر نەگرێت من گاڵتەم لێ ئیستا چەند حیزبیان چەند بنەماڵەیەک بە نامی توجاری و بە نامی هینی کوردۆ کە ئەلەساس ئەمانە خزمەت بە کوورد دەکەن لەگەڵ داگیرکەرانە دەستیان تێکەڵ کردووە نا ئێمە میلەتەکەمان نانی وشکی بخوا بەس دەستێکەڵ نەکات لەگەڵ تورکە لەگەڵ داگیرکەرانی کووردە بەڕاستی ئەیبە ئیتر زۆر عیبە بۆ ئەوانەی کە بەناوی کورد و هەڵساونەوەڵێ ئێمە کوردین بەڵام منەوانە بە کورد نازانم کە دەست تێکەڵەکەن لەگەڵ تورکە